دەچینە لای کۆتاتەوەری بەرنامەکەمان ئەویش هەر سەبارەت بە پرسی دەست بەکاربوونی سەر و کۆماری نوێ عێراقا. بەڵام ئەم لێرە ئەمە بازدەوە دەکەین کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە درێژایی چەند ساڵی ڕابردوو لە 2005 لەگەڵ دەست بەکاربوونی سەر و مامجەلال وەکو سەر و کۆماری عێراق کاندیدانی یەکێتی پۆستی سەر و کۆماریان وەرگرتووە. ئێمە دەمانێت بزانین یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا ئەم پۆستی بۆ وەرگرتووە دەیەوێت چۆن لە داهاتووە کار لەسەر بڵێن ئەم پۆستە بکەوە گرنگی ئەم پۆستەش لە عێراقی ئێستا و داهاتووشە بەرجەستە بکە. ئێمە بۆ ئەو مەبەستە لە ستۆدیۆ میانداری بەڕێز بورهان شێخ ڕەوف دەگەین کە بەڕێزیان نووسەر و چاودێری سیاسی زۆر سپاس من هەر ئەو پێشەکیم کە پرسیارەکەم تیا کرد کە یەکێتی چۆن بۆچی ئەم پۆستە وەردەگرێت لە ئێستاوە دەیەوێت لە داهاتوە چۆن کار لەسەر پۆستەکە بکە. بڵێ سەڵاو لە بینەرانی خۆشەویست بێگومان لە عێراقی نوێ ئەو عێراقی کە لە دوای 2023 و پرۆسی سیاسی لە عێراقدا و گۆڕانکاریەکاندا هاتوتە ئاراوە عێراقی کە لەسەر بنەمای بەشداریکردن و شەریکایەتی هەموو پێکاتەکانی عێراق بنیادندایەوە دەستوری 2005 نووسراوە لە سەدا 80 زیاتری خەڵکی عێراق دەنگی پێداوە. لەو کاتەوە تا ئێستا سەرۆک کۆمار وەکو عورفێکی سیاسی لە عێراقدا بەر کورد دەکەوێ و سەرۆکوەزیر بۆ شیعە و سەرۆکی ئەنجومەنی نوێنەران پەرلەمانی عێراقیش بۆ سونەکانە. لەو کاتەوە تا ئێستا سەرۆک کۆماری عێراق لە یەکێتی نیشتیمانی کوردستان بەهەشتی مامجەلال دوو خولی یەکەمی عێراق توانی هێزێک و کاریزمایەک و قووەتێکی وا بە سەرۆک کۆمار بداوەی کەوا هەموو عێراقیەکان شایەتی ئەوەی بۆ دەن هەر لە بەڕێز سەماحەتی عەلی سیستانی مەرجعی باڵای شیعەکانەوە کە لەسەر بتوانایی ڕۆڵی مامجەلال فەرمووی جەلال تاڵەبانی سەمامی ئەمانی عێراق یعنی کە جەلال تاڵەبانی نەبێ ئەم ئاشتی و پێکەوە ژیان و هەڵکردنەی کە لە عێراقدا هاتوتە ئارادەوە شتێکی ئەستەم و زەحمەت بوو ئەو لەقەبەی بە جەنابی مامجەلال بەخشیوە تا ئێستاش ئێمە بە شانازیەوە باسی دەکەین و دەیڵێنەوە و دەکرێت بۆ بەوردی سەرزاری عێراقیەکان و ئەمە کولتورێکێکە لە کولتورە گەورەکانی مامجەلال دەکرێت یەکێتی لەسەری بڕواوە درێژەی پێبداوە. ئێستاش هەر ئەوەشە ئەو کاریزمایەتی مامجەلال بوو لە سەرۆکایەتی کۆماراوای کردوای ئەوە شەر کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو شەنسەیان هەبێەوە ئەوە لە ئاخر جارە لە سیانزەی دەکە جارێکی تر سەرڕای 1 ساڵ بنبستی سیاسی لە عێراقدا سەرۆک کۆمار جارێکی تر یەکێ لە کادرە بەتوانەکان و سەرکردە سەرەتایەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دکتۆر لەتیف بێتەوە بە سەرۆک کۆماری عێراق. یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لەسەر توراسەکەی مامجەلال دەستی بە یەک پارچەی عێراقەوە گرتووە، دەستی بە پێکەوە ژیانەوە گرت، دەستی بەوەی گرتووەکەوە دەستور و یاسا لە عێراقدا سەرۆر بێ پێکەوە ژیان بێ و دەنجاوی کە مامجەلال بە یەک مەسافە لە هەموو پێکاتەکانی عێراق وەستا ئەمە بۆ خۆی ئەو کاریزمە ئەو هێزەی بە یەکێتی نیشتیمانی کوردستان بەخشی کە دەبێ ئێستاش دەستی پێوە بگرێەوە لەسەر ئەو ئاڕاستە و ڕێبازە بڕوا. ئەوەیە کە تا ئێستا ماوەتەوە و کاری لەسەر بکە و پابند بێ پێوەی و درێژەی پێبدا. ئەمەیە سڕی ئەوەی کەوا یەکێتی تا ئێستا بۆ هەچەند یعنی چوارەم سەرۆک کۆماری دوای پرۆسی ئازادی عێراقەوە جگە لە غازی یاوەر کە فترێکی کورد بەرعەرەب کەوتووە هەمووی کورد بۆ و لا یەکێتی بۆ مامجەلال دووخڵ و ئەمەکانی تریش بە دکتۆر فؤاد معسووم دکتۆر بەرهەم ساڵاوە ئەخیریان دکتۆر لەتیف ڕەشید دەبێت بە سەرۆک کۆماری عێراق و دەکرێت ئەم ئەرکە قورسە بە ئەمانەتەوە بە تەرکیزکردن و ئیلهام بەخشین لە ڕێبازەکەی مامجەلال درێژەی پێبنوە ئەم سەروەریە گەورە بپارێزن. باشە کاک بورهان دیارە لە وتارەکەی سەرۆک کۆماردا باس لەوە دەکات کە سەرۆک کۆماری هەموو عێراقیەکانە. ئەمە تا چەندەوا دەکات کە یەک پارچەی خاک عێراق و لە هەمان کاتیشدا هاوسەنگی لە نێوان لایەنە سیاسیەکانی هەم عێراق و هەم هەرێمی کوردستانیشدا لە ڕێگەی ئەم پۆستەوە پارێزراو بێت. بڵێ کە یەکێک دەبێ بە سەرۆک کۆماری عێراق ئەوەی ئێستا لە پەیامنێرەکانیش سەلاحەتەکانی سەرۆکی کۆماری خوێندەوە بە زۆرزان وێک فەخرێنەوە دەوەیکەوە سەرۆک کۆمار دەسەڵاتی دەرکردنی لێبوردنی تایبەتیشی هەیە گەر سەرۆک وەزیر و شوێنەکانی تر ئەوەی هەیە کە لە هەمووی گرنگتر پارێزەری و حامی خۆیان حامی دەستورە پارێزەری دەستورە کە ئەبێ حامی ئەو دەستورە بێ کە لە هەر شوێنێکا پێشێلی کرا بڵێ ئیستۆپ و بوەستن یعنی بەداخەوە دەستوری عێراقی لە کێشە گەورەکانی عێراقەوەی کە هەندێ بند و
خاڵی گرنگی تیا جێبەجێ نەکراوە لە ماوەی ڕابردوو داوای کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە لە مادەی 140ەوە لە جێبەجێکردنی دروستکردنی پێگەکانی دەوڵەتی فیدرالی لە عێراقدا مەجلیسی ئیتیحادکێکی لە کۆڵەکە گرنگەکانێتی سیستمی فیدرالیە لە عێراقدا جێبەجێ نەکراوە دەکرێت سەرۆکۆمار هەوڵ بدا ئەمدام و دەستگانە تەواو بکە بە یەک مەسافە لە هەموو پێکاتەکان بوەستێ ینی پارێزەری دەستورەکە بێ و لەکوێ خەرخ کرا و پێشێلی کرا سەلاحیەتەکانی بەکاربهێنی و بیخاتە گەڕبەوەیکەوە عێراق بتوانێت بەرەو ئاراستەیەک برا کە دەستورەکەی جێبەجێ بکرێت ئەو دەستورە چونکە نەخشە ڕێگای چارەسەرکردنی کێشەکانی عێراقە ئێستا کاڵێن دەستور تعدیل بکرێت زۆر جار لەم چەند ساڵی ڕابردوودا گوێبیستیەوە بین وڵام ئەم دەستورە بە خەڵک نایەوە ئەبێت تعدیل بکرێتەوە هەموار بکرێت چی وەڵام ئەگەر بێت و لێ وردبیتەوە مەسەلەی تعدیلی دەچونێ مەسەلەی جێبەجێ نەکردنی دەستورەکەی کێشەکانی بۆ عێراق دروست کردووە چ ناهاوسەنگی دروست کردووە لە زۆر بڕگەدا مەسەن کورد ئەوانەی تایبەتە بە کوردە جێبەجێ نەکرا ئەوەی بە سونەوە تایبەتە جێبەجێ نەکراوە هەوڵی پەراوێز خستنی پێکاتەکانی درەوە هەوڵی سەپاندنی ئیرادەی لایەنی بۆ بەسەر لایەنەکانی تر ئەمانە خەلەل و خەلەلی گەورن لە عێراقدا نەک تعدیلکردن و هەموارکردنەوەی دەستور ینی گرنگە بۆ سەرکۆماری ئایندە و بەڕێز دکتۆر لەتیف جەمال ڕەشید کە بتوانێت لەسەر ئەو ئاراستەیە کار بکەکەوە هاوسەنگی لە عێراقدا بێنێتە ئاراوەکەەوە زامنی ئەوەیەکەوە ئاشتەوای کۆمەڵایەتی لە عێراقا پرسیە پێکاتەکان هەموو بەشدار بن لە ئیدارەدان و بەڕێوەبردننی عێراق. باش کاک بورهانێکێکی تر لەو شتانەی کە وەکو دکتۆر لەتیف ڕەشید خۆی کاری تێدا کردووە ئەوی ژەوەیە کە لە یەکێک لە کابینەکانی حکوومەتی ڕابردووی عێراقا پێگەی هەبووە و وەزیری سەرچاوەکانی ئەو بووە ئەمەش بۆ خۆی کاریگەری ئەبێت لەسەر داهاتووی کارکردنی لەسەر کۆماریە بەڵام لەگەڵ ئەوەشە چۆن مەسەلەن لە ناو کابینەی حکوومەتی عێراقا بووە و ئاگای لە وردەکارەکانی کابینەکە بۆ پرۆسەی سیاسی و حکومداری لە عێراقا ئاگادار بۆ لە نزیکەوە چۆن دەتوانێت وەکو سەرۆک کۆمارێک کە کۆکەرەوەی سەرجەم لایەنە سیاسەکانی عێراقا ئەگەر هاتوو لە داهاتووە کێشەیەک هاتە بەردەم حکوومەتی پێکێنراوک لە داهاتوو لە عێراقا چۆن بتوانێت تەعامل لەگەڵ ئەم بابەتەیە بکات چونکە باگراوندێکی هەیە لەم مەسەلەیە بێگومان کارکردن و بەڕێوەبردننی دەوڵەت وەکو عەرەب دەڵێن ڕیجالاتی دەولەی دەوێت پیاوانی دەوڵەت مەداری دەوێت کە بتوانێت کێشەکان چارەسەر بکە دانەمێنێ بەدەست کێشەکان و پێشاتە کتوپڕەکانەوە کە لە عێراقدا دێنە ئاراوە هەمومان دەزانین عێراق وڵاتێکی هەمە چەشن و هەمە جۆر و فرەکێشەوەیکە لە مەرکەزەکانی منافەسە و ململانێ لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی ئیقلیمی ئەواندا بێگومان کاریگەری دکتۆر عەبدولەتیف وەکو پێشتر وەکو ئەندازیارێکی بەتوانە وەکو کادرێکی لێهاتووی دامەزرێنەرانی کلیشە چەندە ناوی لە لیستی دامەزرێنەرانی وەش وڵێن بە تەواضعی خۆی ئیسراری نەکردووە ناوی لە دامەزرێنەرانی کێتێ بۆ کارکردنی خۆی لە پێش ئەوەش لە وڵاتانی خەلیج لە سعودیە لە کوێیت لە بوارەکانی زۆر بواری کشت و کاڵ و شتی تردا ئەمە سەرۆت و سەرمایەکی گەورەی ئیداری و بەڕێوەبردنە ئەمانە دەکرێت هەموو سوودی لێوەربگری لە سەرۆکایەتی کۆمارە بۆ چارەسەرکردنی کێشەکانی عێراق بۆ دوو زیینەوەی چارەسەری و ئەو سەردەمەشی کە لە وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق بووە شوێندەستی دیارە بۆ وەزارەتەوە ژمارە ئەو بەنداوە گەورانی کە لە عێراقا دروست کراوە کە لە لەگەڵ ئەوەشدا شتی تریشی کردووەکە لە دەستکەوتەکانی بۆ شاری سلێمانی نۆژەنکردنەوەی مەرقەدی حەزرەتی کاکە ئەحمەدی شێخ و مزگەوتی گەوری سلێمانی کە یەکێک لە سمبڵە جوانەکانی سلێمانی و شێخ معریفی نۆدێ و کەسایەتی گەورەکانی سلێمانیە شوێندەستی بۆشەوە دیارە بێگومان ئەم سەرمایە گەورەی جەنابی سەرۆک کۆماری نوێ کاک دکتۆر لەتیف و ئەم کادرە سەرکردە دێرینەی یەکێتی و یەکێک لە ڕاوێژکارەکان و سەرۆکی ڕاوێژکارەکانی مام جەلالیش بوو لە قەسری کۆماریە هەموو ئەمانە سەرمایەیەکی ئیداری کارگێڕی گەورن بە پشتیوانی هەمومان بە پشتیوانی هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان عێراقیەکان دەکرێت ببێتە فاکتەرێکی بەهێز بۆی سەرۆکایەتی کۆمار جارێکی تر ڕۆڵی ئەکتیفی خۆی ببینێ لە بەهێزکردنەوەی پێگەی کورد لە عێراقدا لە جێبەجێکردنی دەستوردا لە چارەسەرکردنی کێشەکاندا لە ڕێکخستنەوەی پەیوەندیە نێو دەوڵەتەکان و ئیقلیمیەکاندا ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا عێراق
هەوڵی وەساتەی نێوان سعودی و ئێران دەکرێت بەم ئاراستە کار بکری عێراق پێگەی خۆر بێت و هەموو ئەمانە چاوەڕوانین لە بەڕێز کاک دکتۆر لەتیفکەوە درێژە پێدەری ڕێبازەکەیمان بێ و لەسەر هەموو تەوەرانە کاری جدی بکات. باشە کاک بورهان دیارە هەم سەرۆک کۆمار هەم محەممەد شیع سۆدانی ڕاستپێراو بۆ پێگەێنانی حکوومەتی نوێ عێراق ولاوکات لەگەڵ باڤڵ جەلال چاڵەبانی پاس لەوە دەکەن کە پێگەێنانی ئەم کابینەیە تەواو جیاوازی هەبێ لەگەڵ کابینەکانی پێشووتر و لە خزمەتی هاوڵاتیان دابێت لە خزمەتی هاونیشتمانیانی عێراقی دابێت. ئەمە دەکرێت بڵین کە کابینەکە دەکرێت کابینێکی کاتی بێ بتوانن دەست بخەنە سەرجێ و کێشەکانی عێراقیەکان و لە خزمەتی هاوڵاتیان دابن؟ بێگومان دوای ساڵێک ئەوە سەرۆک کۆمار هەڵبژێراوە ئێمە لە بەرنامەکانی پێشترا کە هاتی نێرە باسی بنبستی سیاسی و بۆشایی دەستوری و قانونیمان دەکرد. خۆشبەختانە لە یەکەم هەنگاوی کۆتای هێتنانی ئەم بنبستە سیاسی لە عێراقدا سەرۆک کۆمار هەڵبژێرا خۆناغی دووەم پێکێنانی کابینەیە ئەوەیە کە بەڕێز محەممەد شیع سودانی لەلایەن سەرۆک کۆمارەوە تەکلیف کرا کە کابینە پێکبێنی ئەویشی سە مشاوەرات و ڕاوێژەکانی لەگەڵ لایەنە سیاسیەکانە دەست پێ کردووە بزانین یەکەم سەردانیشی بۆ ماڵیمان بوو لە بەغاوە لەلایەن کاک باڤڵەوە پێشوازی لێکراوەی لە باس کراکەوە کاک باڤڵ پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستانی بۆ دەربڕیوەوە خۆشحاڵی دەربڕیوەوە باسی ئەوەی لەگەڵا کردووە کە بێ ئەم کابینە جیاواز بێ لە کابینەکانی تر کابینەیەک بێکەوە بتوانێت کێشەی حکومڕانی و سیاسی و ململانی سیاسی جیا بکاتەوە و بتوانێت ئەولەوێتی خزمەتکردنی هاوڵاتی نانی عێراق بێەوە تێبینێکی زۆر ورد و جوانتریژی بە سودانیدا ئەوەیەکەوە ئەم کابینە ئەبێ جیاواز بێ لە کابینەکانی تر ئەو کابینانی کترکەوە بمانەوە نەمانوێت لە پێنج کابینی حکوومەتی ڕابردوودا لە کابینەکانی پێشووترە هەمویان بەشی زۆریان شکستیان هێناوە لە پێشکەشکردنی خزمەتگوزاری چارەسەرکردنی کێشەکانی عێراقدا و ئەوەی کە لە عێراقدا بەدیهات و خۆپیشاندانەکانی تشرین کە لە مانگەدا ئێمە یادی دەکرێتەوە و مزاحراتی توندیان کرد لە ساڵی 2009 دەکرێت ئەم هێزە سیاسانی کە کابینی نوێ پێدێنن بیر لەوە بکەنەوە کە گۆڕانکاریکی نەوعی لە حکومڕانی عێراقدا بەدەستبێت ئەوەی پێوتۆ کە حکومڕانی بۆ شێوەی پێشوو ناکرێت وە شکستی هێناوە بە ئەوەی کە ئەمڕۆ خەڵکی عێراق بەدەستێوە دەناڵێنێ گەندەڵیە فەسادە فەساد پەتای گەورەی عێراق من دەیانجار وتومە فەساد تیرۆر لە فەساد لە تیرۆر مەترسیدارترە بۆ عێراق چونکە تیرۆریستەکان لە کوچە و کۆڵانێکە تەقینەوەی دەکەن چەند کەسێک دەکەن بە قوربانی دەڕۆن بەڵام گەندەڵی و دەستی ناوەتە بیناقاقی هەموو هاوڵاتیانی عێراق ماڵی خەڵک قوتی خەڵک دەدزن ئەوەی بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا دۆسیەکی گەوری گەندەڵی لە عێراقدا کەس بۆ لە تاریخی عێراق هەشتیوانە بۆ لە ماوەی یەک ساڵێکدا 2.5 ملیار لە داهاتی زەریبەکان دزراوەکە دەکات 3 تریلیۆن و 700 ملیار دیناری عێراقی ئەمە چۆن براوە ئەم کۆمپانیانە چۆن ئەمیان کردووە یەکەم کاری حکوومەتەکەی شیع سودانی ئەبێ ئەوانە بدۆزرێتەوە نانی دزراوی خەڵک لە قوڕی ئەوانە دەربێنێ لە هەر دەست و لایەنێکدا من ئەمە کێشەی گەورەی عێراقە ئەمڕۆ بەداخەوە کە دەکرێت کاک باڤڵ بۆ پشتیوانی خۆی وەکێتی بۆ شیع سودانی ڕاگەیاندووە گەر بۆ ئاراستەدا کار بکەوە بتوانێت داخوازەکانی خەڵکی عێراق بەدی بێنەوە ئەم شکستانەش ئەگەر هاتوتە ڕوویداوە لە عێراقدا ئەوە نییە بخێتە سەر ئەستۆی لایەنێک حیزبێ بەتەنیا ئەوانەی هەموو بەشدار بوون لەم حکوومەتانەدا هەمویان بەرپرسن لێی ئازایەتیش ئەوەیە ئیقرار بکەیتەوە داوای لێبوردن لە خەڵک بکەی ڕوویداوە دەکرێەوە وەکێ لە سەرکردەکانی ئیتالی تەنسیقیش هادی عامری من دەبین من لە ڕۆژە لە لەکێ لێدوانەکان وتی داوای لێبوردن لە خەڵک بکەین ئێمە دەمانتوانی زۆر شت بکەین بۆ خەڵکی عێراق و بەڵام منەمان نەکردو ئێستاش کاتماوە دەکرێت ئەم مەسارە ڕاست بکرێتەوە دەکرێت ئەولەویەتی حکوومەت و کابینە ئەوە بێکەوە خزمەتی خەڵکی عێراق بکە و سەرۆت و سامانی عێراق خزمەتی خەڵکی عێراق بەڵێ کاک بورهان ئەشێکتر لەو کێشانەی کە سا لە عێراقا هەیە وەکو تەحەدیەکی وەکو ئاڵنگارێکیش کە چاوەڕێی پرۆسی سیاسی و سیاسەکانی داهاتوی عێراقەکە و چاوەڕێی سەرۆک کۆماریش ئەکا بەڕاستی ئەوەیە کە عێراق تەنها کێشەی سیاسی نییە یعنی عێراق تەنها ڕوبەڕووی کێشە سیاسەکان نەبووتەوە بەداخەوە کێشەیەکی تریش کە ڕوبەڕووی ئەبێتەوە کێشەی نەمانی ئاو و تێکچوونی ژینگە و کۆمەڵێک بابەتی ترە لەسەر و ئەوانەشەوە ئەبینین کە عێراق ڕوبەڕووی کێشەی سیادەشە بێتەوە سەروەری بۆتەوە لەوەی کە
لەلایەن وڵاتانی دراوسێ عێراقەوە بە بەردەوام دەستێوەردان هەیە تۆپباران هەیە ئەمانە هەیە. دکتۆر لەتیف ڕەشید هەم لە بواری ئەوەی کە لە سەرچاوەکانی ئاو ئیشی کردو نزیک بووە لە بواری ئاو و ژینگە و ئەو بابەتانەوە هەم لە ڕوو نێودەوڵەتێکەشەوە کەسایەتیەکی نێودەوڵەتی و لەسەر ئاستی نێودەوڵەتیش ئەم بابەتانەی زیاتر لە نزیکەوە بەرجەستە کردووە. وەکو سەرۆک کۆماری نوێ عێراق و ئەو پێگانەی کە هەیەی چۆن دەتوانێت کار لەسەر ئەم ئاڵنگاریە نوێیانە بکە ئەم ئاڵنگاریانەی تریشکە ڕوبەڕووی عێراق بۆتەوە. دەست خۆش پرسیارێکی زۆر جوان. یەکێ لە کێشە گەورەکانی عێراق ئەوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوایە بەداخەوە کاریگەریەکانی لەسەر عێراق زۆر گەورەتر بەڵانێ لە وڵاتانی تر بەشێکی زۆری سەرچاوەکانی ئاو کە لە سەرچاوەکانی عێراق ئاوی عێراق لە دەرەوەی عێراقدەن لە وڵاتە دراوسەکانمانەوە بە تایبەتی لە ئێران و تورکیاوە دێن کە ئەوانیش بۆ خۆیان بە هەوەسی خۆیان بەبێ ڕەچاوکردنی یاسای نێودەوڵەتی تەحکومی پێوە دەکەنەوە بە ئارەزووی خۆیان دەیگرن وشکی دەکەن دەیبەستنەوە بەندا و دروست دەکەن بۆەوەی کەوامە ئەمە ڕووباری دەوڵەتین بە یاسای نێودەوڵەتی ئەنهاری دەولی هەیە ئەو نهرانەی ئەو ڕووبارانی کە سنووری چەند دەوڵەتێک دەبڕن ڕووباری دەولین هەر کەسێ بە گوێرەی یاسا و بەشی خوی خۆی ئەتوانێتی هەڵبرێن نەک بتوانێت وشتیکە بەنداوی وای دروستکە ئاڕاستەکەی بگۆڕێ بەداخەوە ئێران و تورکیا هەموو ئەم یاسانیان بۆلاناوە ژێرپێ خستووە و ئارەزووی خۆیان بێەوەی حسابی بکەن وڵاتێکی تر هەیە گەلێکی تر هەیە لە کاتێکدا کە لافا و فەیەزانەکان دێ ناتوانن بەری بگرنەوە زەرەرەکەی بۆ عێراقیش هەوڵاتیان ئێرە بەڵام کە خێر و بەرەکەتەکەی بوو بۆ خۆیان بێنەمە پێچەوانەی یاسا و عورف و هەموو ئاینە سەما و ئاسمانیەکانیشە ئەمە بۆ ئەمە ڕوویداوە بۆ ئاوای داهاتوە عێراق بێگومان لاوازی حکوومەتەکانی عێراق بووە کێشە و ململانیەکان و پێک نەهاتنی پێکاتەکانی عێراق بووکەوە وای کردو عێراق سەرقاڵکەن بە کێشە و ململانیەکانی ناوخۆیەوە و لە بواری سیادە و سەروەریەکەیدا پێشێل بکرێەوە ئەوان دەستی تێوەر بدەن ئەمە کێشە و ململانی گەورەکەیە ئومێدەوارین کاک دکتۆر لەتیف بتوانێت لە ڕێگەی کۆتایی هێنان بە ململانیەکانەوە بە دروستکردنی هەماهەنگی و تەنسیقی و وا لە نێوان پێکاتەکانی عێراقدا عێراقێکی نوێ عێراقێکی بەهێز دروست بکەوە بتوانێت کۆتایی بە زۆر ململانی بێنی و کار لەسەر چارەسەرکردنی کێشە دەرەکیەکانیش بکە کار لەسەر بکە مافو و سەرۆت و سامانەکەی عێراق بازێ کار لەسەر بکە سەروەری عێراق لە زەوی و لە ئاسمانەوە پەرزێ بێزگە لە بچکە ئاوەکانمان درۆیمە ڕۆژانە ئاگامانێتی سنوورەکانمان بردمان دەکرێت قەسف دەکرێت هاوڵاتیانمان جوتیارەکانمان ڕز و باخەکانمان دەسووتیان دێن گوندی شەکنینەکانمان شەهید دەکەن ئەمانە هەمووی پێشێلکردنی سەروەری عێراقەوە ئەرکی حکوومەتی عێراق یعنی بۆ تەکیدکردنەوە پاراستنی سەروەری عێراق لە سڵبی سەلاحیەتی دەوڵەتی فدرالی و ئیتیحادیە لە عێراقدا هەرێمی کوردستان نەجێیشی هەیە نە هێزی ئاسمانی هەیە نە هێزی پێشمەرگە بەو شێوە چەکدار و تەسلیح و تەدریب کراوە کە بتوانێت بەرگری بکە چەکی سەرەتایی پێ ئەمانە هەموو سەلاحیەتی حکوومەتی مرکزی سوپای عێراقن وەزارەتی دەرەوەی عێراق کە دەکرێت کاک دکتۆر لەتیف وەکو ئینسانێکی بەتوانە ئاگادار شارەزا لە یاسای نێودەوڵەتی لەسەر هەموو ئەم بڕگانە کار بکەوە ئەکتیڤ ئەمان هەموو یاسای هەیە و دەکرێت ئەکتیڤی بکە بتوانێت سەروەریەکانی عێراق پارێەوە بخۆی سەروەریەک بۆ خۆشی و بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانیش تۆمار دەکات. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز بورهان شەخرۆف کە بەڕێستامەکۆن و سەر و چاودێری سیاسی ڕوونکردنەوە لەسەر ئەم بابەتدانێ سپاس دەست خۆش بەخێر سەر چاوم بەخێر.